زۆر بەداخەوە بۆ هەندێک کەناڵی ناوخۆیی کەناڵی بەکرێگیرا و ئەڵخەڵەجوێی وڵاتانی دراوسێ کە یانوێ مجتەمەعی کۆمەڵگەی کوردی تێک بن، ئەخلاقمان داماڵن، ڕەوشتمان داماڵن، دینمان داماڵن. پرسە و سەرخۆشی خۆم ئەگەیەنمە ئەو خانەوادە بەڕێزەی گرێزە لە ناخی دڵمەوە، وەڵڵاهی کسپە لە جەرگمەوە دێ، وەڵڵاهی کزە لە جەرگمەوە دێ، وەڵڵاهی هەر کەسێک زەڕەیەک غیرەت و شەرەف و حورمەت و کەرامەت و دینی تیابێ، وەڵڵاهی ئەگەر دینیشی تیا نەبێت ئەو کارە ساتەی بەلاوە ناخۆشە وەک ئەو وایە لە ماڵی خۆی ڕوویدابێ. بەداخەوە بۆ هەندێک کەناڵی بەکرێگیراوی بێڕەوشتی بێئەدەب ناوەشێن، ناڕزێن بە ناو ڕۆژنامەنووس، بە ناو نووسەر، بە ناو هەندێکتان هەر شتێک لەم هەرێمی کوردستانەیە ڕوو ئەدا وەکو سەگ ئەڕشێنەوە بەدین، وەکو سەگ قاچی دینەکدن، وەکو سەگ پەلاماری مامۆسای ئاینێن، وەکو سەگ پەلاماری قورئان و خوا و پێغەمبەرێن صلی الله علیه وسلم. داڕزێن، داوەشێن، کەی مامۆستا هەڵۆت بینیوە بە گەنجێک بڵێ بڕۆ دایکی خۆت کوژە، چ وتارێکت هەیە بەڵگەت هەبێ مامۆستا هەڵۆ بە نازانم بە گەنجێک بڵێ بڵۆ سوکایەتی بە دایکت بکە، سوکایەتی بە دراوسێت بکە، سوکایەتی بە ئافرەت بکە، سوکایەتی بە خوشکت بکە. نەحلەتی ئەڵڵاتان لێبێ. بەسەم هەموو تەفرەخە و دووبەرەکیە لە ناو خەڵکە، بەسەم هەموو چەواشەکردنە، کەناڵێکی بێدینی بێڕەوشتی بێ ئەخلاقت داناوە لە ناو هەرێمی کوردستانە، هەموو پارشەوێک وەکو سەگ ئەڕشێنەوە بەم دینەیە، وەکو سەگ ئەڕژێنەوە بەم ئاینە جوان و پیرۆزەیە. کەس نییە لە هەرێمی کوردستانە بەقەدەر من گوێ لە مامۆستا کوڕی پاک و مامۆستا هەڵۆ بگرێ، هیچ کەسێ نییە بەقەدەر من گوێیان لێ بگرێ. وەڵڵاهی ئەچم بۆ دوکانی مریشکێکە کڕم، ڕووەکەم بەو دیوە هەتا سەرێ بڕێ، غیرەت ناکەم سەیری کەم. کەی مامۆستا هەڵۆ بە گەنجێکی و تۆ بڕۆ تۆ دایک لە خاریج وەرەوە و دایکت و باوکت و چەند خوشکێکی بێتاوان بکوژە. بەسەم بێ ئەدەبیە، بەسەم بێ ئەخلاقیە، بەسەم بێ ڕەوشتیە، بۆ سفرن لە ڕەوش، بۆ سفرن لە دین، بۆ سفرن لە ئەخلاق. ئەم بێدینیە هەتا کەی کاکە کەی مامۆستا کوڕی پاکە بینیوە وتە وەڵڵاهی لە سعودیە یەک شەو بە خزمەتی گەیشتم، هەموو گیانی ئەخلاق و ڕەوشت و تربێتی ئینسانیەتە. ئەم بەناو نووسەر و بەناو نازانم ئەمانەی کە لە ئەوروپا وەکو سەگ ئەڕشێنەوە بە دینی ئیسلامە، ئەوە بۆ مامۆسایانی ئاینی نایەنە لەسەر جواب لەسەر ئەم دینە پاکە نایەنە جواب.